سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان زاین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەرجێڕی چەند هەواڵ. شادی و خۆشی مێرمەنداڵانی سنا بە بۆنەی جێژنی هالۆڤین، دۆزینەوەی تەرمی هاوڵاتیەک لە بەنداوی مەهاباد، دەست بە سەرکردنی پژار ئێبراهیمی لەلایەن تورکیا و مەترسی دیپۆرتکردنی بە ئێران، کۆبوونەوەی پەرستاران لە یەزد و فەسا، ناڕەزایەتی کرێکارانی شاغەڵ لە بەنداوی شەفاڕۆد لە گۆرگان، دۆخی خراپی زیندانی ڕەشت و بایەخنەدانی بەرپرسانی ڕۆژیم بە بارودۆخی بەندکراوان، بانکرانی موحسین بورهانی و حسین جعفەری بۆ دادسەرای قوم و کەرەج، داخوازی راپۆرتەری تایبەتی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان لە ئێران، شای و خۆشی ئێرانیانی ئازادیخوازی ئاڵمان بە بۆنەی داخستنی کۆنسولخانەکانی ڕۆژیم و خۆپێشاندانی کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی یۆنان. درێژە هەواڵەکان. شای و خۆشی مێرمەنداڵانی سنا بە بۆنەی جێژنی هالۆڤین. ڕۆژی هەینی 11 خەزەڵوەری 1403 کۆمەڵێک لە مێرمەنداڵانی کچ و کوڕی ئەندام لە گروپی ئسکەیت سەواری شاری سنا بە بۆنەی جێژنی هالۆڤینەوە لە ئاویەر چالاکیان ئەنجامدا. بە پێو وێنانەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، منداڵانی چاوگەشی شاری سنا بە پۆشینی جلوبەرگی ڕەنگین و ڕازاندنی خۆیان وەکو هێماکانی هالۆڤین لە پارکی ئاویەر بەبێ حەجابی ئیجباری ڕێپێوانیان کردووە. بەڕێوەچوونی ئەو مەراسمە لەلایەن خەڵکی ئەو شارەوە پێشوازی گەرمی لێکرا و ژمارێکی زۆر لە دانیشتوانی ئەو شارە بینەری ئەو چالاکیە بوو. دۆزینەوەی تەرمی هاوڵاتیەک لە بەنداوی مەهاباد. ڕۆژی هەینی 11 خەزەڵوەر تەرمی هاوڵاتیەکی گەنج لە بەنداوی مەهاباد دۆزرایەوە و ڕادەستی پزیشکی جادیە و شارەکرا. ناسناوی ئەو تەرمە دۆزراوە ئاشکرا نەکراوە، بەڵام هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ دەڵێن سەربازێکی خەڵکی شاری خۆی بووە و هۆکاری مردنی لە بەنداوی مەهاباد ڕوونیە و هەندێک لە سەرچاوەکانی هەواڵیش دەڵێن گەنجێکی خەڵکی مەهاباد بووە کە لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێناوە. بەرپرسانی پۆلیسی مەهاباد تەرمەکەیان بۆ توێژینەوەی زۆرتر ڕادەستی پزیشکی داد کردووە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. دەست بەسەرکردنی پژار ئێبراهیمی لەلایەن تورکیا و مەترسی دیپۆرتکردنی بە ئێران. پژار ئێبراهیمی پەنابەری سیاسی کورد کە چەند ساڵ لە تورکیا دەژیت، ڕۆژی ڕابردوو لەلایەن پۆلیسی تورکیاوە دەست بەسەر و ڕەوانەیە کەمپی دیپۆرتیەکان کرا. پژار ئێبراهیمی لە پەیامێکی ڤیدیۆیدا ڕایگەیاندووە کە پۆلیسی تورکیا بە تۆمەتی بێبنەمای ئەمنیەتی دەست بەسەری کردووە و ئەگەر ڕادەستی کۆماری ئیسلامی بکرێت ڕوبەڕووی سزای قورس دەبێتەوە. ئەو پەنابەرە سیاسیە داوای لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە یارمەتی بدەن و ڕێگە نەجەندەوڵەتی تورکیا ڕادەستی ناوەندە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بکات. کۆبوونەوەی پەرستاران لە یەزد و فەسا. ڕۆژی شەممە 12 خەزەڵوەر پەرستاران لە شارەکانی یەزد و فەسا بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. لەگەڵ نزیکبوونەوە بە ڕۆژی پەرستار، کۆمەڵێک لە پەرستاران بە بەستنی ڕووبانی ڕەش ناڕەزایەتی خۆیان لە ئازدۆخی سەختی پیشەوی و معیشەتی نیشانداوە. پەرستارانی چەندین شاری ئێرانیش ڕایانگەیاندووە مەراسمە حکوومەتیەکانی ڕۆژی پەرستار بایکۆتەکەن. بەیانی شەمەش پەرستاران لە شارەکانی فەسا و یەزد کۆبوونەوە و خوازیاری پێدانی داخوازیە جوەخراوەکان، چوونە سەرەوەی تەعرەفەی پەرستاری، پێدانی کارانە، وەلانانی ئێزافەکاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی هێزی کاری نوێ و ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات بوون. ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە بەنداوی شەفاڕۆد لە گۆرگان. ڕۆژی هەینی 11 خەزەڵوەری 1403 کرێکارانی شاغەڵ لە پرۆژێ دروستکردنی بەنداوی شەفاڕۆد لە پارێزگای گوڵستان لە ئاست ناڕوونی دۆخی پیشەی ناڕزایەتیان دەربڕی.
بەپێ ڕاپۆرتی ماڵپەری هیرکانی 230 کرێکاری شاغەڵ لە پرۆژەی بەنجاوی شەفاڕوود لە ساڵی 99 هەساویەوە لەسەر کار دەرکراون و لەو بەروارەوە دۆخی پیشەییان بە ناڕوونی ماوەتەوە. پرۆژەی دروستکردنی بەنجاوی شەفاڕوود بڕیار بوو ساڵی 97 هەساوی کۆتایی پێبێت، بەڵام بەهۆی گەندەڵی بەرپرسانی ڕژیم کار و چالاکیەکانی ڕاگیراوە و هێشتا حەقدەست و مەزایە کرێکاران پەرداخت نەکراوە. دۆخی خراپی زیندانی ڕەشت و بایەخنەزانی بەرپرسانی ڕژیم بە بارودۆخی بەندکراوان. بەپێ ڕاپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران، بەندکراوانی زیندانی لاکانی ڕەشت لە مافە سەرەتاییەکانیان بێبەشکراون و هەر کات لە ئازنەبوونی ئیمکانات ناڕزایەتیان دەربڕیوە ڕوبەڕووی توندوتیژی گاردی ئەمنیەتی زیندان بوونەتەوە. بەپێ ئەو ڕاپۆرتە بەرپرسانی زیندانی لاکانی ڕەشت بە ئەنقەست ئاوی گەرمیان لە بەندکراوان بڕیوە و بەندکراوانیان لە دەستڕاگەیشتن بە پارێزەر، دەرمان و ئیمکاناتی بێهداشتی بێبەش کردووە. هەروەها کۆمەڵێک تیشرت کە بە دروشمینا بۆ ئیعدام کە لەلایەن بەندکراوانەوە دروستکرا بوو لەلایەن مەئمورانی زیندانەوە زەوت کراوە و ژمارەیەک لە زیندانیانی ناڕازی بۆ بەندی تاکە کەسی گوێزراونەتەوە. کوژرانی 2 هاوڵاتی بەلوچ بە چەقەی هێزەکانی ڕژیم لە سەراوان. ڕۆژی هەینی 11 خەزەڵوەری 1403 هێزە ئەمنیەکانی شاری سەراوان بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت تەقەیان لە ئۆتۆمۆبیلێک کرد و لە ئەنجامی ئەو هێرشەدا 2 سەرنشینی ئۆتۆمۆبیلەکە کوژراون. بەپێ ڕاپۆرتی حاڵڤەژ بەیانی هەینی، هێزە ئەمنیەکان بە جلوبەرگی شەخسی لە شەقامی خۆمەینی سەراوان بۆسەیان بۆ ئۆتۆمۆبیلێک داناوە و ڕاستەوخۆ تەقەیان لێ کردووە. لە ئەنجامی ئەو هێرشەدا 2 سەرنشینی ئۆتۆمۆبیلەکە کوژراون و تەرمەکانیان ڕەوانەی شوێنێکی نادیار کرا. شایانی باسەکان ناسناوی ئەو 2 کەسە هێشتا ئاشکرا نەکراوە. بانکرانی موحسین بورهانی و حسین جعفەری بۆ دادسەرای قۆم و کەرەج. لە ڕۆژانی ڕابردوودا موحسین بورهانی پارێزەری دادگستەری و حسین جعفەری لە بریندارانی شۆڕشی ژینا بۆ جاری دووهەم لەلایەن دادگای ئینقلابەوە بانکێشکراون. موحسین بورهانی لە پەیامێکدا ڕایگەیاندووەکە ئیدارە ئیسلاحاتی قۆم لەسەر یەکێک لە لێدوانەکانی لە کەمپەینی پزیشکیان پەروەندەسازیان بۆ کردووە. ناوبراو ڕۆژی 2 ڕەزبەر و پاش 8 ڕۆژ زیندان ئازاد کرا، بەڵام لە ڕۆژانی ڕابردوودا بۆ جارێکی دیکە بانکێشتی دادسەرای ئینقلاب کراوە. لە لایەکی دیکەوە حسین جعفەری لە بریندارانی شۆڕشی ژینا لە شاری کەرەج بۆ جارێکی دیکە بانکێشتی دادگای ئینقلابیە و شارە کراوە. مانگی خاکە لێوەی ئەمساڵ ئیسلاحاتی سوپای پاسداران ئەو 2 شارۆمەندەی بەئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات و ئەنجامەتی لە گروپە دژبەرەکانی ڕژیم تۆمەتبار کرد و پەروەندەیەکی تازەی بۆ ساز کرد. داخوازی ڕاپۆرتەری تایبەتی مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان لە ئێران. مای ساتۆ ڕاپۆرتەری تایبەتی مافی مرۆڤ لە ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان داوای لە ئێران کرد مۆڵەتی پێبدەن بۆ ئەوەی بێ دانانی سنوور سەرزانی ئێران کات و لە نزیکەوە دۆخی مافی مرۆڤ لە وڵاتە ببینێت. ڕاپۆرتەری نوێ مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان کە ڕۆژی 1 مانگە راپۆرتی سەرەتایی خۆی سەبارەت بە ئێران پێشکەشی کۆمیتەی مافی مرۆڤ، کۆمەڵایەتی و کولتوری ئەنجومەنی گشتی نەتەوەی گرتووەکان کردبوو، جەختی لەسەر 3 پرسی سەرەکی ڕوونی مافی ژیان و مافەکانی ژنان لە راپۆرتەکەیدا کردووە و هەروەها ئاماژێ بە سزای لە سێدارەدان بەبێ ڕێشوێنی دادوەری پێویست، ئەشکەنجەدان و مامەڵەی توند لەگەڵ بەندکراوان، سەرکوتکردنی کەمینەکان و بەرگری کارانی مافی مرۆڤ کردووە. شای و خۆشی ئێرانیانی ئازادیخوازی ئاڵمان بە بۆنەی داخستنی کۆنسولخانەکانی ڕەشیم. 1 ڕۆژ بە دوای داخستنی کۆنسولخانەکانی کۆماری ئیسلامی لە 3 شاری گەورەی ئاڵمان، کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز بە بەدەستەوەگرتنی هێماکانی شۆڕشی ژینا و وتنەوەی دروشم لە بەرزەم نوێنەرەتیەکانی ڕژیم شای و خۆشییان دەربڕی. بەپێ ڕاپۆرسەکان دەوڵەتی ئاڵمان بە دوای لە سێدارەدانی جەمشید شارمات
بڕیاری بە کشانەوەی نوێنەرەکەی لە ئێران و داخستنی 3 کۆنسولخانەی ڕژیم لە مونیخ، فرانکفورت و هامبۆرگدا. لە بەرامبەردا بەرپرسانی کۆماری ئیسلامیش هەڕەشەیان لە دەوڵەتی ئەڵمان کردووە و ڕایان گەیاندووەکە وەڵامی تند بە داخستنی کۆنسولخانەکانیان ئەدەن. هاوکات کۆمەڵێک لە وڵاتانی جیهان پێشوازیان لە بڕیاری دەوڵەتی ئەڵمان کردووە و پشتیوانی خۆیان لە وڵاتە دەربڕیوە. خۆپێشاندانی کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی یۆنان. ڕۆژی پێنجشەممە 10 خەزەڵوەری 1403 کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی یۆنان دژ بە سیاسەتەکانی دەوڵەت ڕۆژانە سەر شەقام و خۆپێشاندانیان کرد. بە پێزانیاریەکان زۆربەی کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی یۆنان گرێبەستی کاتی 6 مانگەیان هەیە و دەوڵەت لە واژۆکردنی گرێبەستی هەمیشەی خۆ دەبوێرێت. کرێکاران دەڵێن بەهۆی سیاسەتە هەڵەکانی دەوڵەت بۆ ماوەی 6 مانگ بێکارن و ناچارن ڕوو لە کاری ڕەش بکەن. ڕۆژی پێنجشەممە سەدان کرێکاری ناڕازی لە بەرزەم وەزارەتی بەرگریدا کۆبوونەوە و لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هاتن. هەروەها هەموو یەکێتیە کرێکاریەکانی یۆنان پاڵپشتیان لە کرێکارانی ئاگرکوژێنەوە کردووە سەبارەت بە سەرکوتی ناڕازیان هۆشداری توندیان بە دەوڵەت داوە. گیانەدەستان و برینداربوونی چەندین کرێکار لە ئەندۆنێزی. ڕۆژی هەینی 11 خەزەڵوەر چەقینەوە لە کارخانەی بەرهەمهێنانی ڕۆن لە جاکارسای ئەندۆنێزی ڕوویدا و بەهۆیەوە چەندین کرێکار کوژراون و بریندار بوون. بەپێ راپۆرتی مێدیاکانی ئەندۆنێزی هۆکاری ئەو ڕووداوە هێشتا ڕوو نییە و پۆلیس لێکۆڵینەوەی لەسەر ئەو ڕووداوە دەست پێ کردووە. لەو ڕووداوەدا 8 کرێکار گیانیان لە دەستاوە و چەندین کرێکاری دیکەش بریندار بوون. هەروەها دەیان هێزی ئاگرکوژێنەوە چەندین سەعات هەوڵی دامرکانەوەی ئاگرەکەیان داوە و دیار نییە کە ئاگرەکە کۆنتڕۆڵکراوە یان نا. دووە هەواڵ گیانەدەستانی 7 کەس بەهۆی چەقینەوەی بۆمب لە پاکستان. ڕۆژی هەینی 11 خەزەڵوەر بەهۆی چەقینەوەی بۆمب لە ناوچەی مەستونەگ لە ڕۆژاوای پاکستان 7 کەس کە 5 کەسیان منداڵ بوون گیانیان لەدەستاوە. بەپێ راپۆرسەکان لە ڕۆژی دووشەمەوە کارزارێک بە بۆنەی ڤاکسیناسیۆنی فەلەجی منداڵان لە پاکستان دەستی پێکردووە و ماتۆڕێکی بۆمبڕێژکراو لە بەرزەم ئۆتۆمۆبیلێکی پۆلیس و قسابخانێکی کچانە کە کارمەندانی بێهداشت تیادا سەرقاڵی کوتانی واکسنی قوسابیان بوون تەقیوەتەوە. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 7 کەس لەوانە 5 منداڵ گیانیان لەدەستاوە و چەندین کەسی دیکەش بریندار بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوود.